عزیزم چای من نامەوێت زۆر سەر و بێشێنم وڵام و نامەیەکی زۆرم بوات و حەلەی ناوە عەلیە سەلام تەشەکر و لێ دەکەم دەونامانەدا برادەرێکی حەزیز دوای ڕێز و سڵاوێکی زۆر خۆی بە نێوی کاک اسماعیل بۆ من مەحەڕەفی کردووە مەمنونم چایمنی کاک اسماعیل گیان کوتێتی مامۆستا دەمەوێت بەحسێکم بۆ دەمەوردی نەواری مەملی مەمانی مەمۆیدا بکەیت باڵێ بە چاوان چای من کاک اسماعیل گیان مەملی مەمانی مەمۆ یعنی شتێکی خۆڕۆخۆڵ جوان ژیکەڵە هەر شتێکی ئەو سیفاتەی هەبێت دەتوانی تاریفیکەی وەلەو ئەوەی کە لایەقێتی چونکە شتی جوان جوانە چای من دەدوایدا چای من کاک اسماعیل گیان دەڵا ئی خۆمە و نایدەم بە تۆ دێرەژە چای من ڕاست دەکات کاک اسماعیل شتێک ئی خۆت بێت دەتوانی نەیدەی بە کەس پێت خۆش بوو پیاوەتی پێ بکە پێت خۆش بوو پیاوەتی پێ مەکە چای من کاک اسماعیل دەدوایدا دەڵێ ئی تۆش بێ لێت دەستێنم دێرەدا غەڵەت دەکەێت تا سەرەتە لەگریا شتێک ئی خۆت نەبێت ناتوانانی لە خەڵکی بستێنی خۆت وە کەڵی گوڕەشینی لە دمت دەدەن لە هەمووی بەدبەختێتر دەڵا ماڵ بە ماڵ دەیڕفێنم های لەو بەدبەختی چای من کاک اسماعیل ئەدێت تۆ پێدوانی و ئینتیزامی چ کارەیە چ غەڵەتێکی دەکا شتێک ئی خۆت نەبێت چۆن ماڵ بە ماڵ دەیڕفێنی بۆ مەگەرە تۆ کەڵی گوڕەشی لە دمت دەدەن بەو هەوایی بۆ ناکشەریە امیدوارم چای من کاک اسماعیل تیبقی ئەو نەوارەی نەجوڵەیەوە شەیتان نەیە دەجڵدت ئەمیش بۆ خۆم بە بەشی خۆم بۆ ڕێگای ڕاست ئیشەڵڵا دووحەت بۆ دەکەم خدا هیدایەتی بدا خوشکێکی حەزیز دوای ڕێز و سڵاوێکی زۆر لە ئاوایی دلکداش خۆی بە نێوی سبێت مەحەڕەفی کردووە بە خێرەی سەر چای من خوشکەس بێت کوتێتی مامۆستا ئەمن نۆمێردم کردووە جەلە جەلالەهو هیچیانیشە تا سەر قیسمەت نەبوونا هەموو مردوونە و حەملی خودایان کردەوە خدا لیان خۆش بێ خوشکی من دەدوایدا کوتێتی مامۆستا ئەلحەن مێردێکم خدا بە قسمەتی کردم دەمەوێت مێردی پێ بکەم ئایا ئیشکالی نییە حەزیزم چای من خوشکەس بێت ئەتوە بەو شەرتەی لە ڕێی شەریعەتی ئیسلامەوە مێردی بکەیت وەڵەو ڕۆژێ 100 مێردیش بکەیت و 200 گانیش بدەیت ئیشکالی نییە خوشکێکی حەزیزی دیکە دوای ڕێز و سڵاوێکی زۆر حەلەی ناوە عەلیە سەلام خوشکی من خۆی بە نێوی ئێمزێت بۆ من مەحەڕەفی کردووە بۆ دەتجەمەت و ماتۆڕی ئەتۆ سێتەگەرەی چای من ئەتۆ هەندیلی ئەو هەموو نێوە شەریعەتە جوانەمان هەیە مەنیزمان هەیە بەسێمان هەیە ڕابیمان هەیە چای من دەبینی مامۆستا لە مزگەوتێ مەوحیزەت بۆ دەکا بۆ ڕێگای ڕاست هیدایەتت دەدا وەزیفەیەتی شەریعەتی ئیسلام دەبی بە مسڵمانانی ڕابگەیەنی دەبینی مامۆستاوە دەنجی خۆی پچقڕاندووە لەسەر بڵینگوۆیە مەوحیزەت بۆ دەکا لەو لای خوشکێکی حەزیز یەک سەقەی دەزاری داتێنێ و دەبا قونجی وەک سەلەی فەقیری لەبەر دەرکەی پان کردوێتەوە گەڕەکە ماڵێکی لە خۆی خڕ کردوێتەوە چیە نیو کیلۆ کەوەری پێیە کەوەرم بۆ چا دەکا حەگەو مێردت بە قوزە قۆتی بیا و کەوەرە ئەدێت وەفکر لەوەی ناکەی جوانێکی نامەحرەم دەتبینە خدای نەخواستە چاوی خراپل دێ دەکا یا دەبینی لە خەیابانی خوشکێکی حەزی چ بکە حافرەت زەحیفەیە چای من بێدەستەڵاتە دەبینی بەندی کەوشەکەی کراوەتەوە قەیتانەکەی دادێتەوە تڵدی کاتەوە لەو لای هەتی یەکدەی پێدا دەبێت دەڵە دەبەرە و قوونەت برم دەڵی کەلەمە یا دەڵە دەبەرە و مەمکەت برم دەڵی هڵوویە بۆ نەحلە لە ژێ سەرکەدەوە حافرەت و بنی ئادەمە یا تەڕەبارە منداڵی فەقیری پشتی شکاوە دە کوورەخانەیدا دێتەوە هاوینە چاو لێ دەکەی دەپایژێدا بابی پشتی دێشێ لە ژوورە دانیشتوێنەوە حەولات جەرگە چی لێ دەکەی گڕنەی لێ دەگرێت لە بابی دەڵە بابە پوڵم دەیەن نەواری دەکڕم بابە چی دەکا عیلاجی نییە دەڵە جوانە پوڵی دەداتێ نەواری دەکرێت شەوێگە نەواری بووە بابی هەڵدەکا لەسەر زەبتی دەڵە بیر ئەرەق ورد بیر شەراب ورد بیر قۆزە قۆت ورد ئەدی بۆ جارێکی نەوارێکی ناکڕی بڵە بیر بەرات ورد بیر سەرفترا ورد یا دەبینی دوو نەفەر مێشێنم بۆ دەکەن بۆ خۆت دەزانی چای من حەزیزی من قومار عادەتی وایە هەمیشە یەک دەیدۆڕێنێ یەک دەیباتەوە ئەوەی کە دەیدۆڕێنێ هیچ حیلازی نییە لە حیفان دەڵە هەی لە مەلات بام های لەو بەدبەختی های لەجێ سەرکرد بم بۆ تۆ چای من پێ دوایە مەلا دەستحێبی دەستێ بە ئیشتا خۆت دەیهێنی و دەیبەی امیدوارم بینندگانی حەزیز سرم نێشان بن دووحاو بۆ دەکەم خدا بۆ ڕێگای ڕاست و هیدایەت بدا هەتا بەرنامەیەکی دی بەگەیشتنەوەیەکی دی بە خدای گەورە دەست پێرم وصلى الله تعالى على سيدنا محمد وحاله